پیاوێکی هەڵەبجەیی دوای 30 ساڵ لە ئێران دۆزرایەوە و بە کەسوکاری شاد دەبێتەوە. ئەمە بەسەرهاتی پیاوێکی خەڵکی گوندی پریسی سەر بە پارێزگای هەڵەبجەیە. 30 ساڵ لەمە و پێش چووەتە ئێران کەسوکاری لەو کاتەوە لێی بێخەبەر بوون. کەمێک گوێ لە قسەکانی خۆی بگرن پێتان ئەڵێم مەوزوعەکە چییە. هاچی کۆجایی بەتۆی حەلەبچە هستم. حەلەبچەیە حەلەبچەی کوردستان عێراق. کوردستان شارستانی دوزی سلێمانی هست. ئەمە سەردار ئەحمەد خەڵکی گوندی پریسە. ساڵی 1996 و 97 کە بیرتان بێ ئەو کات سەردەمی گرانی و نەبوونی بوو، وەکو زۆربەی گەنجەکان ڕووی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کردووە. هەر لە مەرجی تەوێڵە و بیارە پەڕیوەتەوە و چووەتە ئەو بەرەوە. جا ئەو لە ڕۆژهەڵات نەماوەتەوە و چووە بەرەوسەر بۆ شارەکانی سەروی ئێران. لەوێ زانیوێتی ئەوان کەیفیان بە ناوی عەلی دێ، ناوی خۆی گۆڕیوە بۆ عەلی. لەو کاتەدا وەگەزانن کە مۆبایل و ئینتەرنێت و ڕاگەیاندن ئەوەندە بەهێز نەبوو، کەسوکاری بە دوایدا دەگەڕێن، ینی پرسوجووی بۆ ئەکەن، بەڵام نەیانتوانی سوراغێکی پەیداکەن هەتا 2 هەفتە لەمەوبەر. باوەشتان پێ بڵێم سەردار ئەحمەد ئەو کات تەمەنی 17 ساڵ بووە و سەڵد بووە. 2 هەفتە لەمەوبەر کەسوکاری ڤیدیۆیەکیان بۆ دێ دەبینن کوڕەکەیان قسە دەکات. ئەمە خۆ کوڕەکەیانە و پێیان دەڵێن لە شاری شیرازە لەو سەری ئێران. باشە. کەسێکی نزیکی کاک سەردار بە ئێمەی وتی وەگەزانین کە ئێستا بارودۆخ ئێران شڵەژاوە و ئاڵۆزە، ئێستا هیچیان بۆ ناکرێت. دەیانهەوێت لە ڕێگای ئەنجومەن و کونسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر کار بکەن بۆ ئەوەی دوای هێوربوونەوەی دۆخەکە و ئاسایی بوونەوەی وەزعەکە بچنە ئێران و کوڕەکەیان بهێننەوە. جا بیرتان دەهێنمەوە ساڵی 2024 واتە پێرار مانگی 12 بوو کەیسێکی وا لە سەرچاوە هەبوو کە کاک سەیفوڵڵا حسێن بوو. ئەویش چوو بۆ ئێران ساڵی 1996. جا ئێمە هەر 2024 وەک یەکەم میدیای کوردی لەگەڵ کاک سەیفوڵڵا قسەمان کرد. ئەو لە ئێران کە نەگیرسا بۆ پەڕی بۆ دوبەی و ئیمارات و لێوە بۆ وڵاتانی ئەوروپا و ئۆگەندا و کینیا. توانیمان لەگەڵ کاک سەیفوڵڵا و کەسوکاری قسە بکەین. ئەویش نزیکەی 28 ساڵ بوو لە کەسوکاری بێخەبەر بوو. کاک سەیفوڵڵا دوای ماوەیەک بە هاوکاری حکوومەتی هەرێم بە خۆی و ژنێک و منداڵێکەوە گەڕایەوە کوردستان و با قەوم و عێل و عەشیرەتی شاد بووە.